سڵاتان لێبێ ئازان و خۆشەویستانم بەخێر بێنەوە لە ڤیدیۆیەکی نوێ هەواڵەکان لە هۆپ تێژگەڕام وڵاتان بە نوێترین هەواڵەکان لە بواری ڤیدیۆ گەیم و تەکنەلۆژیا کە ئەو دەمانێت باسی لێ بکەین کە هەواڵی زۆر گرنگمان پێیە لەگەڵمان داون. یەکەمین هەواڵشماندا کە کۆمپانی کۆنامی ڕایگەیاند کە یاریەکانی میتال گیر 2 3 وەروە کۆلێکشنەکەی کە بە HD دێشن بڵاوکرێتەوە لە بۆ پلەیستێشن 3 و PS Vita و وەروە Xbox 360 و وەروە لە پلەیستێشن 9 بەردەستە کە ئەو یاریانە لا دەبدرێتن بۆ ماوەیەکی کاتی کە دەڵێتن دانێتن جیهان یاریەکە نوێ بکەنەوە سەر لە نوێ دروستی بکەنەوە کە بە شازێکی جوانتر بڵاوی بکەنەوە واتە دانێتن وەکو نزیکی وەکو ترایلۆجیەکەی GTA لێ بکەن کە دانێت بە شازی نوێ بڵاوی بکەنەوە کە ئەوەش خاڵی دڵخۆشکەرە لە بۆ هەوادارانی میتالگیر کە میتالگیرە کۆنەکان دێنەوە لەسەر هەمان ستۆری وات هەمان چیرۆکیان دەبێتن تەنها گرافیک و جیهانی یاریەکە جوانتر دەکرێت. لە هەواڵی دواتریشماندا لەسەر یاری Call of Duty Vanguard کە دەڵێتن 16 ماپی زۆمبیش بەردەست دەبێتن لەو نزیکانە کە تاوای ماپەکان ئامادە دەکرێت ماپە کۆنەکانی تێدا دەبێت کە لە بلاک ئۆپسە کۆنەکاندا هەبووە کە ئەوە ژواتە نزیکی ڤانگارد لەقێکە لە بلاک ئۆپس دەتوانین بڵێن چونکە بەشی زۆمبیل تەنها تایبەت بوو بە بلاک ئۆپس خۆی بەڵام ئێستا لە بۆ یاری Call of Duty Vanguard ژوا ماپی زۆمبی بەردەست دەبێت لە هەوادارەکانی کە داوایان کرد بوو ماپی زۆمبیان لە بۆ بەردەست بخرێت. لە هەواڵی دواترماندا ئەو یاریانێکە لە بۆ Oculus Quest 2 بڵاو دەکرێنەوە یان ئەوانێک کە فلایش کراونەتەوە تاوەکو ئێستا یەکێکە باسییان دەکەین کە بریتین یەکەمیان یان Resident Evil 4 Resident Evil 4 بە شازی VR Oculus چاویلکەیەکی VR هەروەکو VR PlayStation وایە بەڵام کوالەتەکەی بەرزترا ئێستا ناوەکەی دەگۆڕدرێتن ماوەیەکتر دەبێت مێتا ئەو ڤێژنی ئەوزار بڵاو دەکرێتەوە بەناوی مێتا دەبێتن کە هەر لە فەیسبووکیش ئەو مێتایی لە Oculus وەرگرتیە کە لق بخۆی کۆمپانیای Oculus لە 2014 مڵکی کۆمپانیای فەیسبووکە بەڵام ئێستا فەیسبووکە تەواوەتی ناوی کۆمپانیەکەی دەکاتە مێتا. Oculus ئەو یاریانەکە لە بۆ بڵاوکراتەوە وانەی لە بۆش بڵاو دەکرێتەوە بریتە لە یاریەکان Resident Evil 4 GTA San Andreas وەروە GTA 4 چەندین یاری دیکەش کە لە ماوەی داهاتوودا لە بۆ بەردەست دەبیتن. لە هەواڵی دواترماندا ئەو یاریان لە بۆ PlayStation ناو لە بۆ مانگەی بەردەست بوون بریتین لە یاریەکانی Mafia Definitive Edition وهەروها یاری Final Fantasy 10 Party 2 کە خۆی دوو پارتی هەیە کە بە HD ئیدیشنەکەیە کە بڵاو دەکرێتەوە لە بۆ PlayStation ناو وهەروە یاری GTA 3 بە Definitive ئیدیشنەکەی واتە تەواوی یاریەکان San Andreas و ڤایسیتیەکەی لەگەردانا بێت تەنها بەشی سێم دەبێت. GTA 3 دەڵێم کە ئێستا نوێ کرایتەوە کە لە بۆ Definitive ئیدیشنەکە لەگە San Andreas و ڤایسیتیەکە بڵاو کرایەوە تەنها بەشی سێمەکەی دێتە ناو PlayStation ناو کە ئێستا کۆمپانیای سۆنی تا ڕادەیەکی باش پەیوەندیەکی باشی هەیە لەگەڵ Rockstar ئەو دەزانن Red Dead Redemption 2 هینا لە بۆ PlayStation وەروە ئێستاوا GTA 3 ژینی ئەوەش ئەومان پیشان دەدا کە PlayStation وا بەتەمایان دەوێت منافەسەی گەیم پاسی Xboxی پێ بکاتن بە PlayStation نای هەرچەندە PlayStation ناو تاوەکو ئێستا ئەوەندە بەقووەت نییە لەبەوەی خەتەشی بەقووەتری دەوێتن بەڵام یاریەکان وا بەرەبەر دەوی یاری تازەکان بێنتە ناوێ کە یاری تازە بڵاو دەکرێتەوە لەناو PlayStation نایش بەردەست بی. لە هەواڵی دواترماندا کاپکۆم ڕاگەیاند کە دیاسێکی خۆڕایی بەردەست دەکەن لە بۆ ئەو کەسانی کە Resident Evil 8یان کڕیە کە دیاسیەکە دیار نییە تاوەکە ئێستا چی دەبێتن ستۆریەکە باسی چی دەکاتن بەڵام دیاسێکی ئەگەر هەڵە نەبووم ستۆریە چونکە زۆربەی کات لە بۆ یاریەکان Resident Evil 7 تقریبی دوو دیاسی بڵاو کردەوە کە چیرۆکەچی تایبەتیان هەبوو وەروە لە بۆ Resident Evil 8 دەوێت چیرۆکەچی ئەکسپانشن واتە زیادکراو لە بۆ یاریەکە بڵاو بکاتەوە بتن بە خۆڕاییش بیتن بە پارە نییە کە ئەوم زۆر بڵە لە کاپکۆم کە لە بۆ یاریەکانی دیاسەکانی زۆربەی بە خۆڕایی بڵاو دەکاتەوە تەنها ئەگەر بێت و دیاسێک بە پارە بتن ئەویش جرگ و بەرگ و ئەو بابەتانەیە. لە هەواڵی دواتریشماندا ئەو یارانەی کە لە بۆ Xbox Live بەردەست دەبن لە بۆ مانگە بریتین لە یەکەم یاریشان Kingdom 2 Crowns وەروە Rocket Knight وەروە Lego Batman 2 DC Super Heroes کە ئەو سێ یاریە بەردەست دەبن لە بۆ بەشداربووانی Xbox Live یاخود ئەوانەی کە بەشداریان هەیە لە Game Pass Ultimate کە ئەو سێ یاریان لە بۆ بەردەست دەبی لە بۆ مانگەی
کە یاریەکان زۆر بەهێز نییە تەبعاً یاری لێگۆنە زۆربیان یاری بچووکن دانە لە هەواڵی دواترماندا یاری Resident Evil 8 زیاتر لە Resident Evil 7 لێ فرۆشرایە لەو ماوەی کە بڵاو کرایتەوە کە بۆ چەند مانگەی کە بڵاو کرایتەوە لە چاو Resident Evil 7 فرۆشی زیاتر بووە کە ئەوش ژمارەی پێوانەیەشکان دیسانەوە Resident Evil 8 لە کاپکۆم دەکاتن کە Resident Evil زیاترمان لە بۆ دروستکاتن ئەوش هەواڵەش دڵخۆشکەرە کە زۆر حەز دەکەم بەشی تازەی Resident Evilش ببینم بەتایبەتی Resident Evil 4 ریمێک کە دەنگۆیەکی زۆر هەیە دەڵێن بەشی داهاتووی Resident Evil 4 ریمێک دەبێتن کە بڵاوی دەکاتەوە لە ساڵی داهاتووە گەری هەیە بڵاو بکرێتەوە هەر لە هەواڵی دواترشماندا دیسانە لەسەر کاپکۆم Resident Evil 3 ریمێک فرۆشی زیاتر بووە لە Resident Evil 3 ئۆریجینال کە لە ساڵی 1999 بڵاوکرایە کە Resident Evil 3 ریمێک زیاتر لە 3.9 میلیۆن کۆپی لە فرۆشرایە کە ژمارە پێوانەی ئۆریجینالەکەی خۆشکان کە لە ساڵی 1999 بڵاوکرابەوە کەەوەش دیسانەوە دەکە کاپکۆم زیاتر گرنگی بە Resident Evilەکانی بدات لە هەواڵی دواترماندا لەسەر نیتاندۆ کە دوولقی کۆمپانیای نیتاندۆدا دەخاتن لە کالیفۆرنیا وەڕا تۆرنتۆ کە لە دوایەوەی چەندین شکایەتیان لەسەر بوو داوای دادگاییان لەسەر بەرزکرایەوە کە لەبەرەوەی چەند هۆکارێکیانە و چەند کێشەیەکیانە و لە ئامێرەکانیاندا بەشێک لە خەڵکی داوایان لە دادگا داوایان لەسەر تۆمارکرد بوون کە ئەوەش بۆ هۆکارێک زەلەرکردنێک لە کۆمپانیەکان کە پشکەکانێک کەمێک هاتە خوارەوە وەروە دوو لقی کۆمپانیەکاندا دەخەن بۆ هۆکارە کە لقی کالیفۆرنیا وەروە تۆرنتۆ دەبێت لە هەواڵی دواترماندا کۆمپانیای سیگا و مایکرۆسۆفت ڕێککەوتن کە لەسەر استراتیژی تازە کە کۆمپانیای سیگا بڕیاری داوە کە یاری تایبەت لە بۆ مایکرۆسۆفت ئەزور دروستکاتن لە بۆ کلااود ئەزوری لە بۆ مایکرۆسۆفتی کە گەیم پاسی دەگرتەوە خۆی لە ئاسڵدا ئەزور کە ئەو سێڤەرێک کە زۆربەی ئێستاکە ئەو بەرناماتانی کە گەیمینگ بە شێوازی ستریمینگ بڵاو دەکەنەوە وەکو پێسشن ناو و وەروە چەندین بەرنامەی تر هەیە کە لەسەر ئەو سێرڤەرەدانا بە تایبەتی گەیم پاس تایبەتە بە مایکرۆسۆفت کە ئێستا دەڵێتن ئێمە لەمە دوا یاری ئەکسکلوسیڤی لە بۆ دروست دەکەین کە لە بۆ مایکرۆسۆفت ئەزوری واتە لە بۆ گەیم پاسی دەکە بە ئەسڵ ئەگە بڵین نازم ئەوزە سێڤەریتکەش دادەنێن یاخودنا کە دەڵێ ڕێککەوتنەچیان کرد لە نێوانخۆیان کە یاری تایبەت لەلایەن سیگا و لەوان دروستکرێ خۆمان دەزانین کە سیگا یاری زۆر بەهێزی هەیە لەوانە سۆنی کە یاکوزای یاریتی زۆرە لە هەواڵی دواترماندا لەسەر یاری فارکرای 6 کە ئەکتەری بەناوبانگدانی شوێجۆ لە بۆ یاری فارکرای 6 زیاد دەکرێتن کە ستۆریەکی تایبەت بە خۆی دەبیتن دیار نییە نەیانگوت تێکەنجی بزەبەت زیاد دەکرێت بەڵام ئەگەری زۆرە ساڵی داهاتوو بیتن کە ئەکتەرێکی بەناوبانگە لە بۆ یاریەکە زیاتر ڕای تو چێ لەسەر ئەکتەری حەزەکە لە ناو یاری فارکرای 6 بیبینیت لە هەواڵی دواترماندا لەسەر بەکارهێنانی EA Play لەگەر گەیم پاسی کە دەتوانن بۆ ماوەی 10 کاتژمێر یاری Battlefield 2042 تاقیب بکەنەوە واتە 10 کاتژمێر هەیە لە بۆ هەر کەسێکی کە تاقیب بکاتەوە پاش 10 کاتژمێری دەبێ بیکڕێتن کە تەنها 10 کاتژمێر ترایلز نووسرایە کە وەکو فیفا کە سەرەتای بە ترایلز 10 کاتژمێر بڵاوکرایەوە بەڵام دواتر لە کۆتاییەکانی تەمەنی واتە لە پێشمانجینەوە خرایە ناو گەیم پاس و EA Play بە شازێکی تاو مەزبوط بەبێ ئەوەی 10 کاتژمێریکە بێتن لە هەواڵی دواترماندا لەسەر GTA 6 کە کۆمپانیای تێکتو دەڵێتن کە زیاتر لە 93 یاریمان هەیە کە لە بۆ ماوەی 5 ساڵی داهاتوو بڵاوی بکەینەوە کە ئەگەریشی زۆرە کە یاری GTA 6 تێدابێت چونکە تێکتو چەندین لقی هەیە لەوانە ڕۆکستارە توکەیە چەندین لقی تکەی هەیە دەڵێ 93 یاری تەنها لە بۆ ماوەی 5 ساڵی داهاتوو واتە تاوەکو 2026 93 یاریتکە بڵاو دەکەنەوە کە ئەگەری زۆر لە 2023 یا 24 یاری GTA 6 بەتەواوەتی بڵاو بکرێتەوە لە هەموو ستۆرەکان بەردەست بیتە لە هەواڵی دواترماندا کۆمپانیە ID Software ڕایگەیاندووە کە چەند لقێکی کاری داناوە لە بۆ کەسانی کە شارەزاییان هەیە لە دروستکردنی یاری شوازی فەرست پێرسن واتە بینایەژی کەسی یەکەم کە مەجموعە هەلێکی کاری دانایە کە لە بۆ کەسانە لە ئۆفیسیان کار بکەن کە هیچ نهێنی شتێسەش ئاشکرا نەکرێت لە بۆ چ زۆرە یارێکی دەبی تەنها دەڵێتن فێرست پێرسنە واتە بینایەژی کەسی یەکەمە ناڵێتن یاریەکە چۆن دەبیتن کە دەڵێن آیپێکی نوێی دروست دەکاتن
کە کۆمپانیا ئایدی سۆفتوێر لە قێکی کۆمپانیای زێنیماکسە کە زێنیماکس ئێستا مڵکی کۆمپانیای مایکرۆسۆفتە کە دەنگۆیەکی زۆر هەیە کە دەڵێن یاریکە ئەکسکلوسیڤ دەبێت تەنها لە بۆکس دەبیتن هەتاوەکو ئێستا پڕاز نەکرات و ئەکسکلوسیڤ دەبی یاخود نا. لە هەواڵی دواترماندا هەروەکو باسمان کرد کۆمپانیای نێتفلیکس لە چەند هەفتەیەکی ڕابردوو کە باسی لێوە کردبوو کە دانێتین یاری دروست بکەن لە بۆ مۆبایل کە ئێستا لە پلەیستۆر و وەروە ئەپستۆر لە ستۆرەکانی ئەپڵ و ئەندرۆید ئێستا کە دەتوانین یاریەکانیان دابەزێنیت بەشێک لە یاریەکانیان دروست کردە کە یاری ئیندی ناتاوەکو ئێستا کە 5 لە بۆ 6 یاریە تاوەکو ئێستا بڵاو کراوەتەوە کە یاری زۆر بچووکن یاری شتیوالن یەکە ینی زیاتر بۆ منداڵانەیە یاریەکانیان چۆندە بەقوەتی تێدانە کە لە پلەیستۆر بەردەست دەخاتن ناوەکو لە ناو بەرنامەی نێتفلیکس بەردەست نابێتن کام سەرتاوم زانین لە ناو بەرنامەکە بەردەست دەی بەڵام لە پلەیستۆر بەردەستیان خستە بەڵام لۆگۆی نێتفلیکسی لەسەر یاریەکان. لە هەواڵی دواتریشماندا یاری ماینکرافت بە هەموو ڤێژنەکانیەوە دێتە ناو گەیم پاس کە بە جاڤا ئیدیشن و ویندۆز 10 ئیدیشن و چەند ئیدیشنێکی کەشیەیە کە هەمووی دێتە ناو گەیم پاس کە خۆی یاری ماینکرافت مڵکی مایکرۆسۆفتە سەر بە ئەکسبۆکسە بەڵام ئیدیشنی پلەیستێشن چاریشیان هەبوو کە دەیانفرۆشتە پلەیستێشنیش کە بۆ شێوازە یاریەکە ئێستا لە گەیم پاس بەردەست دەبیتن دەتوانن لە بۆ کەسانی کە گەیم پاسیان هەیە لە کۆمپیوتەر دەتوان یاریەکە بەردەست بخەن و یاری پێ بکەن. لە هەواڵی دواترماندا مۆدەرەکانی کۆمپیوتەر PC کە یاری ڕێد ڕێدەمشن دوو لە دوایەوە کە چاوەڕێیان دەکرد لە بۆ بۆنەی هەڵۆوین کە ئەو مانگەی بوو دانەویست دیاسێکی لەسەر ئەندێد نایتمێر بڵاو بکرێتەوە وەکو ڕێد ڕێدەمشنی یەک کە کاتی خۆی ئەکسبۆکس 360 و پلەیستێشن 3 بڵاوکرایەوە بەشی زۆمبیەکەی لە بۆ بڵاو بکرێتەوە بەڵام کاتێک کە کۆمپانیای ڕۆکستار هیچ بڵاوکرایەوەچەسەوە نەدا کە ئەندێد نایتمێر لە بۆ بڵاو دەکەنەوە مۆدەرەکان هەستان بە دروستکردنی ئەندێد نایتمێر بە مۆد بە خۆیان لە PC بەردەستە ئێستا بۆ کەسانی کە پیسیان هەیە وەروە ڕێد ڕێدەمشن دووشیان کڕیە دەتوان ئێستا مۆدی ئەندێد نایتمێرەکە بەکاربێنن کە لە ڕێگەی چەند بەرنامەیەکە نازانم بناوی بەرنامەکە متەواتی نازامی مۆدکردن یا دەتوانن بەردەستی بخەن. لە هەواڵێکماندا کە کۆمپانیای تێکتو ڕایگەیان کە یارییان کانسڵ کردەوە کە چەند ساڵێک لەمەوبەر خەریکی بووینە بەڵام دواتر بودجەکەی دەرچوو زیاتر لە 53 ملیۆن دلاری تێدەچیتن کە یاریەکەیان کانسڵ کردەوە لە دروستکردنیدا کە دەنگۆیەکی زۆر هەیە کە دەڵێن ئەو یاریە بریتوە لە یاری بوڵی لە دوایەوە کە دەنگۆیەکی زۆر هەبوو کە دەڵێن یاری بوڵی لە دروستکردندا لەلایەن ڕۆکستارەوە بەڵام تێکتوی ڕاگەن کە یاریچان کانسڵ کردیە کە بودجەکەی 53 ملیۆن دلاریان تێدا خەرج کرده بوو. لە دوایەوە بابینە سەر هەواڵی مێتاڤێرس کە ئێستا مایکرۆسۆفتش بەتەمای مێتاڤێرسەش خۆی دروستکە لە دوایەوە کە فیسبوک ڕایگەیان کە مێتاڤێرسی دروست دەکەن مێتاڤێرس جیهانێکی خەیاڵی دەبیتن کە لە جیهانێکی کراوە دەبیتن واتە نەیاری دەبێتن بەڵکو سۆشیال میدیاژ بەتەمای تێکەڵبی لەگە VR ریاڵیتی کە مێتا ئێستا ناوی ئۆکولەس کراوەتە مێتا کۆمپانیای فیسبوکیش خاوەنداریەتیتی دەڵێ سۆشیال میدیای دەکەین ناو مێتاڤێرسەوە مێتاڤێرس جیهانێک دەوی لە ناو ئۆکولەس کە دەتوانی بچیت ناو جیهانەکە ئەڤەتاری خۆتەبی ئەڤەتار بۆ کەسانی ئەکسبۆکسیان هەیە دەزانن لە ئەکسبۆکس کارکتەری خۆت دروست دەکەی کە دەچیان ناو جیهان و دەتوانی پارەکانی بیتکۆین و ئەو دراوە جیهانیە دیجیتاڵیان تێدا بەکار بهێنی بازاڕی خۆتی تێدا بکەیت و شتی خۆت تێدا بکڕیت. ئەوە شەواڵەکانی هەفتەی ماوە هیوادارم بەدڵتان بی هەتاوەکو ڤیدیۆشکەوە کاتشکە بەخواتان سپێرم خواتان لەگەڵ لایک و سەبسکرایبشتان بینەتی و وەروە شێریشی بکەن خواتان لەگەڵ.